سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕانی هاوکارم جمعە شەوێکی تر با بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوشتان هەبێت تا کۆتایی بەرنامەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەروەک ڕەواڵی هەموو هەفتە دووبارەم بەرنامەیەش چەند بابەت و چەند نامەیەکی ئێوەی ئازیز و خۆشەویست لەخۆ دەگرێت من لێرەوە سەبارەت بەو نامانەی کە بەدەستمان دەگات بەو ئازیزانش بڵم کە ئەگەر نامەیەک دوا دەکەوێت ئەوە نییە کە گرنگ نەبێت ئێمە ئەو نامانەی کە زیاتر بە ڕۆژن و ناکرێت دواکەوێت ئەو لەوێتبەندیمان کردووە و لێرە ئەی خوێنینەوە وەگەرنە دڵنیا بن هەرچی نامێک کە بەدەستمان دەگات لێرە ئێمە زۆر بە خۆشحاڵیەوە پێشکەش بە هەمووتانی دەکەین. هەر لێرە بەرنامەکەمان دەست پێ دەکەین سەبارەت بە ئەم ڕووداوە دڵتەزێنەی کە لە بەندەری ڕەجایی ڕۆژی شەممە ڕوویدا. ڕۆژی شەممە شەشی گوڵان ئاگادارن تەقینەوەیەکی گەورە لە بەندەری ڕەجایی بەندەرە باس ڕوویدا. بەپێی ئەم راپۆرتە ئەم تەقینەوەیە تا ئێستا 7 کوژراو و 6 بێسەر و شوێن و 1200 برینداری لێکەوتوێتەوە. هەرچەندەش زانیاری ورد سەبارەت بە هۆکارەکانی ڕووداوەکە لە بەردەستانیە بەڵام گومرکی ئێران لە ڕاگەاندراوێکدا ڕایگەاندووە کە سەرچاوەی تەقینەوەکە کۆگاکردنی کەلوپەلی مەترسیدار و مادە کیمیاییەکان لە گۆڕەپانی بەندەرەکە بووە. هەروە ڕاشی گەیاندووە ئەم مەحمولەیە کە لە گومرکدا سەبت نەکراوە هۆی سەرەکی تەقینەوە و ئاگرکەوتنەوە لەم بەندەرە بووە. هەواڵنێری ئیلناش قسەکانی بەڕێوەبەری کۆمپانیای پەرەپێدانی خزمەتگوزاری هێناوە کەوتبووی مەحمولەی زۆر مەترسیدار بە ناونیشانی کاڵای ئاسایی هاوردە و کۆگاکرا بوو کە بۆتە هۆی ئەم کارەساتە کاڵبەت ئەم قسانە دوای لا میدیاکانی ڕسمی کۆماری ئیسلامیدا خۆتان ئاگادارن کە حەسبکران. لە لایەکی ترەوە تەلەڤیزیۆنی فەرمی ئێران هەوڵ ئەدات کە ئەگەری کەم تەرخەمی لە گواستنەوەی مادە گەرکردووەکان بە هۆکاری تەقینەوەکە بناسێنێت. بە پێی وێنە بڵاوکراوەکان توندی شەپۆلی تەقینەوەکە بەڕادەیەک بووە کە زۆربەی بیناکانی دەوروبەر و ژمارەیەکی زۆر ئۆتۆمۆبیل بە توندی زیانیان بەرکەوتووە. بە دوای تەقینەوەکە دووکەڵێکی ڕەشی چڕ بەهۆی ئەم ڕووداوە ڕۆژاوای ئاسمانی بەندەر عەباسی هەروە خۆتان بینیتان داپۆشیوە. وەزارەتی تەندروستی بەهۆی ئەگەری بڵاوبوونەوەی مادە کیمیاییەکان وەکو ئامۆناییک، دیۆکسیدی گوگرد و دیۆکسیدی نایترۆژن لە شارەکەدا باری ناسایی ڕاگەاندووە. قوتابخانە، زانکۆ و ئیدارەکان لە بەندەر عەباس و دەوروبەری داخراون. داوا لە خەڵک کراوە لە ماڵەوە بمێننەوە و پەنجەرەکان داخن و لە بوون لە فەزای کراوەدا بەبێ ماسکیش خۆ پارێزن. ئەمە جێی باسە کە بەندەری ڕەجایی بە پێشکەوتووترین بەندەری ئابووری و بازرگانی ئێران دادەنرێت. بەندەری ڕەجایی کە لە نزیک تەنگەی ئیستراتیژیکی هۆرموزە گەورەترین ناوەندی کانتێنەری ئێرانە. بەشێکی گرنگی هاوەردە و هەناردەی کانتینەری ئێران و هەروەها ئەو کاڵانەی کە بۆ رووسیا، ئەفغانستان و وڵاتانی ئاسیای ناوەڕاست تێدەپەڕن لە ڕێگەی ئەم بەندەرەوە دەنێردرێن. گومان و ڕاوبۆچوون لەسەر هۆکاری ئەم ڕووداوە زۆرە بەڵام هەرچی بێت بێتوانایی حکوومەت و دامەزراوە بێکەڵک و زەبەلاحەکانی لە بەڕێوەبردنی کاروباری وڵات بەڕوونی نیشان دەدات. دەڕاستیدا ئەم ڕووداوە نیشانەیەکی دیکەیە لە گەندەڵبوونی سیستمێک کە لە هەموو ڕوویەکەوە تووشی بنبەست بووە. ئێستا بە دوای ئەم ڕووداوە ڕوون بۆتەوە کە بەندەرێک بەم ئاستە لە گرنگی ئابووری بە ئاستێکی نزم لە بەڕێوەبردن و ڕێخستن بەڕێوەبراوە. ئەوەی جێی داخە ئەو گیانە بێتاوانانەیە کە بەم شێوەیە قوربانی لێ نەهاتوویی ڕژیمێک دەبن کە گەندەڵی سەر تا پەیداگرتووە. ئەم ڕووداوە لە پەنای ڕووداوەکانی تر پێمان دەڵێ هەتا ئەم ڕژیمە بابێت هەر ڕۆژ دەبێت چاوەڕوانی کارەساتێکی لەم چەشنە لەم یان ئەو گۆشەی ئێران بین. ئێمە ئەو پەڕی داخ و پەژاری خۆمان بە بۆنەی ئەم ڕووداوە ڕادەگەێنین و خۆمان بە شەریکی خەمی بنەماڵەی کوژراوەکان دەزانین. هیوای چاکبوونەوەش و خێرایی ئەوەی کە بریندارەکان بە خێرایی چاکبنەوە دەخوازین. بچین ناوبڕێک ببینین دواتر لەسەر ئەم ڕووداوە لە ڕوانگەیەکی جیاوازترەوە قسەی لەسەر دەکەین. فەرموون زودێمەوە خزمەتە.
گندم تو خیابونه، خوشه خشم من و تو تشنه بارونه. حق ما کم نیست، زانوی غم نیست، قلب ما که دور از هم نیست. دنیای تازه این یه آغازه، پنجره تا رویا بازه. یا همه با هم یا همه تنها، بلا چاو بلا چاو بلا چاو چاو چاو، میپریم از خواب یه شب مهتاب. ما که بیداریم تا فردا، آخرش زنجیر ظلم عالمگیر میشکنه با دستای ما. هەروەک وتم لەسەر ئەم ڕووداوی ڕۆژی شەمە لە ڕوانگەیەکی تریشەوە چاوی لێ دەکەین. ئەم کارەساتە تەنانەت ئەگەر ڕووداوی کاریش بێت، بۆیە ئەڵام ئەگەر، چون بەپێی ئەزمموی 46 ساڵەی کارکردنی دەستگاکانی حکوومەت لە حاڵەتی هاوشێوەدا، تەنانەت ئەو زانیارەکەمانش کە بڵاو کرانەتەوە بەگشتی لەگەڵ درۆ و چاواشەکاری بوون. لەبەر ئەمە بێمتمانەییەکی قوڵ بەرامبەر بە هەرچی لەلایەن ڕژیم و میدیاکانی سەر بە ڕژیم دەوترێت بەرچاوە. جیا لە هەڵسەنگاندنی جیاواز سەبارەت بە کارەساتێکی وەکو ڕووداوی بەندەر عەباس کە لە میدیاکانیشدا ڕەنگی داوەتەوە، ئایا هەر کەسێکی ئاگا و هەر چالاکێکی کۆمەڵایەتی کە پێی لەسەر زەوی ڕاستیەکانە نازانێت کە ڕیشەی سەرەکی ئەم جۆرە ڕووداوانە خودی ڕژیمی حاکم بەسەر ئێرانە؟ بەڵام جیا لە هەمووی ئەمانە ئەم کارەساتە بە شێوەیەکی بەرچاو نیشانی دەدات کە چی بەسەر کرێکارانی ئێران دێت. دوای چەند هەواڵی لەسەریەک لە ماوەی دواییدا سەبارەت بە گیان لە دەستانی کرێکارانی کانەکان، ئەم جارە کارەساتێکی گەورە لە یەکێک لە ئێسکلەکان یانی ژمارەیەکی تر لە کرێکاران دەگرێت. با لە گۆشەیەکی ترەوە چاو لەو ڕووداوە بکەین. دەزانین کە لەلایەن ئەمریکاوە سیاسەتی وتوێژ و ڕێککەوتن یان شەڕ ڕاگەاندراوە. شەڕێک کە ئەگەر هەڵگیرسێت بە هاوکاری ئیسرائیل دەبێت کە دەسەڵاتی سیاسی لە ئیسرائیل زۆریش چاوەڕێی دەکات. بەڵام بە بینینی وێنەکانی تەقینەوەی ئێسکلەی بەندەر عەباس دەتوانرێت ببینرێت کە لە ئەگەری شەڕ چی ڕوودەدات. بەپێی ئەو سناریۆیەی کە لایەنگرانی شەڕ چ لە ناوخۆ و چ لە دەرەوە لە زەینیاندایە و بانگەشەشی بۆ دەکەن، گۆیا لەم ئەگەرە ئێران و خەڵکەکەی زیان نابینن. تەنیا ناوەندەکانی دەسەڵات بۆمباران دەکرێن، گۆیا خەڵک بۆ هەر بۆمبێک چەپڵە لێ دەدەن، پاشان بە خۆشحاڵیەوە دەڕژێنە سەر شەقامەکان، کاری ڕژیم تەواو دەکەن و دواتر چاوەڕوانی هاتنی کاروانی پاشایەتی دەبن. لەم بۆچوونەدا بڕاستی دەتوانین بڵین گەمژەیی و ڕەزیڵی تێکەڵ بە یەکتر بوون. بەندەر عەباس بەندەرێکی استراتیژیە، لەوانەیە یەکێک بێت لەو خاڵانەی کە لە پلانەکانی شەڕدا وەک شوێنێک کە دەبێت بۆمباران بکرێت لە بەرچاو گیرا بێت. بە تەقینەوەی کەناری ڕەجایی بینیمان چی ڕوودەدات؟ ژمارەیەک لە هەمان ساتەکانی ئەوەڵی کارەساتەکەدا دەکوژرێن و بریندار دەبن و ژمارەیەکی دیکە لە ڕۆژەکانی دواتردا بەهۆی لێکەوتەکانی. ئێستا بەندەر عەباس داخراوە و ناوچەکە لە دۆخێکی نالەباردایە، ناتوانرێت هەناسە بدرێت. دامەزراوەکانی بەندەر وێران بوون و هاتوچۆی کاڵا لە بەندەر عەباسەوە تاماوەیەک ناممکنە. ئەمەش زەبرێکی گەورەیە لە ئابووری وێرانبووی ئێران. هەر جۆر حسابی بکەین ئەمە خەڵکن کە تێیدا زەرمەند دەبن. ئێستا دەتوانین تەسەور بکەین کە ئەگەر لە چوارچێوەی شەڕێکی سنوورداردا کە تێیدا چەند خاڵێکی استراتیژی بۆمباران بکرێن تا ڕژیم زۆرتر لەژێر فشاری زۆرینە دابنرێت، چی ڕوودەدات؟ تەنها پێویستە بیر لە لێکەوتە مرۆیی و مادی و ژینگەیەکانی پەلامارکردنی دامەزراوە ئەتۆمی، سەربازی و هەروەها گاز و نەوتیەکان بکەینەوە کە چ کارە ساتێکی مرۆیی لێ دەکرێتەوە. گومان نییە کە شەڕ هەستی بەهێزبوون بە مرۆڤ نادات. شەڕ وەک هەیولایەکی گەورە و کۆنتڕۆڵ نەکراو هەموو شوێنێک پێشێل دەکات. کاتێک دەکەوێتە ڕێ ئیتر چی دەکات و کوێ وێران دەکات لە دەستەر دەچێت و هەر قوربانی دەگرێ، بەڵام قوربانی لە خەڵکێک کە نە شەڕهی ئەوانە و نەبوو ئەوانە. بە پێچەوانە ئەگەر شەڕ یعنی ئەگەری شەڕ ڕژیم لە بەرامبەر خەڵکدا بێتوانە ناکات. لە شەڕدا خەڵک
بێهێز دەبن و حکوومەت دەست درێژی کارانەتر لە بەرامبەریاندا دەوەستێت. هەموو دەستکەوتەکانی خەباتی کۆمەڵگەی مەدەنی کە لەم ماوەی دواییدا بەدەست هاتوون کە زوو لاواز دەبێت. یەکەم قوربانی ژنان دەبن، چارشێوی ڕەش بەسەر هەمویاندا دەکێشن. بۆیە هەر کەسێک شەڕی بوێت هان بدات بۆ شەڕ و پلانێک دابڕێژێت کە تێیدا هەموو ڕێگاکانی تر جگە لە شەڕ داخراو بزانێ دژمنی ئەم خەڵکەیە. ئەو کەسەی لە دەرەوە بڵێت لەگەڵ ڕژیم و توێژ مەکەن لە جیاتیەوە لەگەڵ ئێمە واتە من و توێژ بکەن، تەنیا قسەیەکی گەمژانەی نەکردووە بەڵکو بۆ بەرژەوەندی تەسکی خۆی هانی شەڕەدات. ئەویش بڵێن ئەوەی بە ناوی فشاری زۆرینە لەسەر ڕژیم ناوبانگی دەرکردووە شار ڕێگایەکە کە دوا مەنزڵی لەوانەیە شەڕ بێ. ئەزمموی 20 ساڵی دوایی نیشانی دەدات کە فشار بۆ خەڵک دەگوازرێتەوە و هیچ زیانێک بە دەستگای سەرکوت ناگەێنێت و تەنانەت لەوانەیە بەشێکیان پێشوازیشی لێ بکەن چون نانی لێ دەخۆن. هەر لێرەوە ئێمە لەسەر ئەم گومانە دەوەستێنێ کە یەکێک لە سناریۆ احتمالیەکانی کارەساتی بەندەر عەباس بۆ تێکدانی و توێژ لەگەڵ ئەمریکا بێ، چون ناتوانین سەروەت و سامانێک کە لە بوونی گەماڕۆکان و تەنانەت شەڕ بەدەستیان هێناوە چاوپۆشی بکەن. بۆ ئەمریکا ڕوونە کە شەڕی کورتخایانی کۆنتترۆلکراو لەگەڵ ئێران ناممکینە. ڕژیمی ویلایەتیش دەزانێت کە توانای تۆڵەسەندنەوەی هێرشە سەربازیەکانی نییە، بۆیە هاو ئاراستە ڕویان لەو توێش کردووە. بەڵام دیار نییە داهاتوو چی دەبێت. لەم بینەدا تەنیا بیر لە خەڵک ناکرێتەوە. خەڵک تەنیان، شەڕ ببێت تەنیان، شەڕ نەبێت ئەوان پشتگوێ دەخرێن. هەر بۆیە ڕوونە کە تەنیا خۆیانن کە دەتوانن فەریاد ڕستی خۆیان بن. ئەگەر بێدەنگ بن هەر ئەوانن دەبنە کە قوربانی دەکرێن. لە گۆڕەپانی نێودەوڵەتی و ناوخۆیش کەسانێک دەست دەکەن بە ڕێخستنی شانۆگەری وە خۆیان وەک پارێزەری ئاشتی نیشان دەدەن، بەڵام لە عەمەلدا ئامادەکاری بۆ شەڕ دەکەن، هاندەرن یان دەستیان لەسەر پەلە پیتکەکەیە. تاو کاتەی خەڵک دەست پێشخەری نەگرنە دەست و نەبنە محوەری گۆڕانکاری، هەر ئەم دۆخە بەردەوام دەبێت. چارە ئەوەیە کە هەموو ناڕزایەتیەکان بە داواکاری کۆتایی هێنان بەو سیاسەتە گرێ بدرێت کە ئێرانی لەسەر لێواری شەڕدانەوە. ئەویش هیچ نییە جگە لە کۆماری ئیسلامی نەبێت. ئێستا قسە لە سەرمان و نەمانە. خەڵکی ماندوو بۆ شەڕ چەپلە لێ نادەن و بۆ کۆتایی هێنان بە دۆخێک کە هەر ساتێک دەبێت چاوەڕێی ئەم جۆرە ڕووداوانە بکەن، خەباتەکانیان بۆ گۆڕینی دۆخی ئێستا پەرە پێدەن. ئەمە ڕێگای بەرگرتن بە شەڕە، کاتەی چاوەڕێمانەوە نییە. ئەگەر دەست پێش نەخرێ سبەی ئەوەی وا لە بەندەر عەباس ڕوویدا لەوانەیە لە زۆر شوێنی تریش ڕوو بدات. ڕووداوی بەندەر عەباس ئاگادارکردنەوەیە کە لەم بارەوەیە نیشانیدا کە ڕژیم ناکارامە و گەندەڵە و ئەوەی بیریشی لێ نەکاتەوە بەرژەوەندی و ئاسایشی خەڵکە. تەنیا هوشیاری و ئیرادەی خەڵک و خەڵک دۆستانە کە دەتوانێت ڕەوتی ڕووداوەکان بگۆڕێت. ڕێگا دەست پێشخەری خەڵکی ماندوو وەڕست لەم بارودۆخە ئەوەیە کە خۆیان بە پەرەدان بە سیاسەتی دژی شەڕ و هێنانە گۆڕی داواکاریەکانیان بڕیار بدەن چارەنووسی خۆیان بە دەستی خۆیان دیاری بکەن. چین ناوبڕێک ببینین دێمەوە خزمەتان دەچینەوە سەر نامەکانی کە بەدەستمان گەشت. فەرموو. ئەم کاتت باش من ناوم کۆترەشین کەیە و کچم، ماڵەکەم وا لەو گەڕکی منارەیە، من لە پەڕووباڵی خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم لە گەڕەک و لە هەموو شتێ بێزارم. ئەم کاتت باش من ناوم کۆترەشین کەیە و کچم، ماڵەکەم وا لەو گەڕەکی منارەیە، لە پەڕووباڵی خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم لە گەڕەک و لە هەموو شتێ بێزارم. سەما لەگەڵ باداکەم ئەڕۆم
و خۆزگەمەگرم پرچەکانم بۆ جادەکان بۆ مۆسیقا بۆ کۆترەشین کە نێرەکان دەرەخەم سەما لەگەڵ باداکەم ئەڕۆم دەستی کوڕی خاون و خۆزگەمەگرم بام و دنیا پێم بڵێ ناتوانم ئەم کاتت باش من ناوم کۆترەشین کەیە و کچم ماڵەکەم وە لەو گەڕەکی منارەیە لە پەڕووباڵی خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم لە گەڕەک و لە هەموو شتێ بێزارم ئەم کاتە باش من گمەگمی حرامی ناو ئاین و نیشتیمانم من بۆم نییە دوور لەو منارەیە بفڕم من بۆم نییە دوور لە دەنگی منارەکە جۆ لە دەنگێکی تر بگرم یان سەمایەک لەگەڵ بەفر و بادا بکەم یاخود دەستی کوڕی خەون و خۆزگەم بگرم من ناتوانم قژی خۆم بۆ جادەکان و بۆ مۆسیقا و بۆ کۆترەشین کەنێرەکان هەرگیز دەرخەم من مێینەی ناو بەهاری قەدەغەم و شەو و ڕۆژیش لەژێر چاودێری دووربینی منارەدام باڵەکانم بۆیان نییە بە دوو پەنجەش تەقە لەگەڵ باڵە نێرەکانە بکەن سەما لەگەڵ باداکەم ئەڕۆم دەستی کوڕی خاون و خۆزگەم بگرم پرچەکانم بۆ جادەکان بۆ مۆسیقا بۆ کۆترەشین کەنێرەکان دەرەخەم سەما لەگەڵ باداکەم ئەڕۆم دەستی کوڕی خاون و خۆزگەم بگرم بام و دنیا پێم بڵێ ناتوانم ئەوەڵی نامەی ئەم هەفتەیەمان نامەی کاکتەها کوردستانیە کە لێرەوە دەستخۆشی لێ دەکەین و زۆر جار ئێمە کاکتەها نامەکانی بەدەستمان دەگات و نامەیەم دەفعەی لەسەر ئەم فشار و زەخت و زۆرانی کە دووبارە حکوومەتی مرکزی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لایەنە سیاسیەکانیان هێناوە کاکتەها نامەکەی کە بۆ ناردووی نووسیوێتی هاوڕانی بەرنامەی ئێمە و بینەران سڵاتان لەبێت و ماندوو نەبن زۆر سپاس کاک تاهای خۆشەویست نووسیەتی لە میدیاکانی هەرێمی کوردستانی عێراق ئاگادار بووم کە زۆر بەداخەوە دیسانەوە زەخت کراوەتەوە سەر لایەنە سیاسیەکان کە بارگاکانی خۆیان بەجێ بێڵن هەر لەم ماوەدا دووپاتبوونەوەی زەختەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر لایەنە سیاسیەکان لە نێو کۆڕ و کۆمەڵی خۆماندا بوو بە جێی باس و هەڵسەنگاندن و هیوادارم باوەڕم پێ بکەن کە زۆر کەس دڵنیگەرانی خۆیان لەم ئاستە لەم زەختە ناڕەواییان دەربڕیوە کاکتا دەڵە پێم باش بوو لە ڕێگای ئەم بەرنامەوە ڕاو بۆ چوونی خۆم کە لە ڕاستیدا ڕاو بۆ چوونی ژمارەیەکی زۆری خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتە بە گوێی بینەرانی ئەم بەرنامەیە بگێنم سپاس کاکتا نووسیوێتی زۆرمان پێسەیرە لە هەلومەرجێکدا کە کۆماری ئیسلامی چ لە ناوخۆ و چ لە دەرەوە لەژێر گوشاری توندایە لە هەلومەرجێکدا سیاسەتەکانی کۆماری ئیسلامی چ لە ناوخۆ و چ لە دەرەوە تووشی شکست و داڕمان هاتوون لە هەلومەرجێکدا کە هەموو چاودێرێک باس لە گۆڕانکاری جددی لە ساحی سیاسی ئێران دەکات و ترس و لە ڕاوچێ سەر تاپای حکوومەتی کۆماری ئیسلامی داگرتووە لە هەلومەرجێکدا کە بێزاری خەڵک لەسەر تاسەری ئێران دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە پەرەسەندندایە و خەڵکی شۆڕشگێڕی کوردستان هەروەک لە کارنەڤاڵی جەماوەری نەورۆز نیشانیاندا بزوتنەوەی ژن ژیان ئازادی زیندووە و بە هاوپشتی و هاودەنگی دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەنگاو بەرەو پێشدەنێن بەڵێ لە ئاوا هەلومەرجێکدا دیسانە حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر بەبێ لە بەر چاوگرتنی هەموو
ئەم هەلوو مەرجانە و بەبێ لە بەر چاوگرتنی بیست و داوای خەڵکی کوردستان زەختیان هێناوە بۆ لایەنە سیاسیەکان کە بەرەگاکانی خۆیان چۆڵ بکەن. دەبێ بزانین ئەم بڕیارە ناڕەوەیە لە حاڵێکدایە کە یەکەم لایەنە سیاسیەکان بە پێی سیاست و بڕیاری خۆیان چالاکی نظامیان دەمێک ساڵە ڕاگرتووە و نەبوونەتە هۆی هیچ هەڕەشەیەکی نظامی و ئەمنی نە لە ناوخۆی هەرێمی کوردستان و نە لە سنوورەکان. دووهەم لایەنە سیاسیەکان هەموو دیاردەی چەکداریان لە ناوخۆی هەرێمی کوردستان ڕاگرتووە. سێهەم دەمێک ساڵە ئوردوگاکانیان شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەکی چالاکوانی سیاسی و مەدەنی و بنەماڵەکانیان کە بەهۆی سەرکوتگەری کۆماری ئیسلامی هاتوونە هەرێمی کوردستان و لەم ئوردوگایانە خەریکی ژیانی ئاسایی خۆیانن. بەڵام کۆماری ئیسلامی کە ڕادەی دەستێوەردانی لە هەرێمی کوردستان وا دیارە سنووردار نییە و دەتوانێت ئیرادەی خۆی بەسەر حکوومەتی هەرێمدا فەرز بکات لە درێژەی سەرکوتگریەکانی ناوخۆ، لە درێژەی گرتن و کوشتن و زیندانیکردن و لە سێدارەدانی چالاکانی سیاسی و مەدەنی و هونەری و ئەدەبی لە ناوخۆ زەختیان هێناوە بۆ گواستنەوەی بێپاساوی ئوردوگاکان کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێ بکات تا بم جۆرە بە خەیاڵی خاوی خۆی ئیرادەی سەرکوتگەری خۆی بە خەڵکی شۆڕشگەری کوردستان نیشان بدات. کاکتا دەنووسێت کۆماری ئیسلامی بۆ بەرپەرشدانەوەی شکستی سیاسەتەکانی لە دەرەوە، بۆ بەرگرتن بە تەقینەوەی ڕق و بێزاری خەڵک لە ناوخۆ سیاسەتی سەرکوتگەری خۆی چڕتر کردوێتەوە و لەم پەیوەندەدا بزوتنەوەی شۆڕشگیرانی کوردستان بەهۆی نەقش و کاریگەری لە بزوتنەوەی ژن ژیان ئازادی کەوتۆتە بەر پەلاماری سەرکوتگەرانەی ئەم دەسەڵاتە زەخت بۆ سەر لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەشێکە لەم سیاسەتەکە لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەداخەوە بەڕەوە دەچێت. سیاسەتێک کە لە ڕاستیدا هیچ پاساوێکی نییە جگەل لە سەپاندنی کەش و هەوای ترس و تۆقاندن کە شێوازی هەموو دەسەڵاتێکی دیکتاتۆر و سەرڕۆیە. ئێستا ئیتر دوای شکستە یەک لە دوای یەکەکانی کۆماری ئیسلامی بێ ناوەڕۆکبوونی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی بۆتە مایەی بێ ئابڕووی و گاڵتە پێکردن. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە بێگوێدان بە هەموو ئەم ڕاستیانە بەبێ لە بەرچاوگرتنی داوای خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات کە خۆیان بە هاوچارەنووسی خەڵکی کوردستانی باشوور دەزانن چۆتە بواری جێبەجێکردنی ئەم بڕیارە و ئەمش پرسیارێکی جددیە کە دەبێ وەڵامی بدەنەوە. بڕیاری نابەجێی گواستنەوەی لایەنە سیاسیەکان لە کاتێکدایە کە هێشتا بە پێچەوانەی هەموو ئەو بەڵێنانە ئیمکاناتی پێویست بۆ ژیانی بنەماڵەکان فراهەم نەکراوە. پرسیار ئەوەیە ئەگەر کۆماری ئیسلامی ئەم خەڵکە بە دژمنی خۆی دەناسێ و لە هەموو کردەوەیەکی غەیری ئینسانی دژ بەوان خۆی ناپارێزێ، حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەبێ ببێتە جێبەجێکاری ئاوا سیاسەتێک کە لە ناوەڕۆکدا دژ بە مێژووی هاوبەشی خەڵکی کوردستانە. لە کۆتاییدا وا دیارە حکوومەتی هەرێمی کوردستان ئیرادەی پێداچوونەوە بەم سیاسەتەی لێسەندراوەتەوە. بۆیە تەنیا دەبێ ئەوە بزانن بەم کارە و بە جێبەجێکردنی ئەم بڕیارە بەرامبەر بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بزانن کە دەبێت بەرپرسیار بن و مێژوو قەزاوەتیان لەسەرەکات. زۆر سپاس بۆ کاکتەها بۆ ئەم نیگەرانی و ئەو دڵسۆزیانی کە بەرامبەر بە ئێمە دەری بڕێەوە. سپاس کاکتەهاگیان، هیوادارین کە ئەم پێداچوونێ بکرێت. دەچینە سەر نامەی هاوڕێ پەخشان. هاوڕێ پەخشان نووسیوێتی بزوتنەوەی ژنان دژی شەڕ، گەمارۆ، سەرکوت و جیاکاری و لە پێناوی خۆشگوزەرانی، ئاشتی، ئازادی و یەکسانی بەردەوام دەڕواتە پێشەوە. هاوڕێ پەخشان دەڵێ بێگومان ئەم ڕستەی سەرەوە چەندین جار بینیومانە و خوێندومانەتەوە، بەڵام بۆچی هێشتا دووبارە دەبێتەوە؟ نووسێتی چونکە ژنان خوازیاری گۆڕانن. ئێستا هەمووان دەزانن هەتا کاتێک جیاوازیە چینایەتیەکان بوونیان هەیە، هەتا کاتێک هەژاری و سەرکوت بوونیان هەیە، هەتا کاتێک زیندان و لە سێدارەدان بوونیان هەیە، بۆ مانایە کە ئاو لە ئاو نەبزواوە. زیاتر لە 46 ساڵ بەسەر دەست بە سەرداگرتنی شۆڕشی 57 لەلایەن دواکەوتووترین بەشەکانی کۆمەلگا تێپەڕیوە. چەندین جار خەڵک تا ئاستی گیان بەخشین بۆ گۆڕینی دۆخی کارە ساتپاری کۆمەلگا هاتوونەتە مەیدان. بەڵام حکوومەتی ئاینی هەر جارێک بە یارمەتی سەرمایەی جیهانی لە مەترسی
ڕزگاری بووە و بە پەنابردن بۆ جۆرها شێوازی سەرکوت ڕێگری لە پێشڕەوی خەڵکو و شۆڕشەکانی کردووە. حکوومەت لە معاملەیەکی بەرژەوەند خوازانەدا لەگەڵ هێزە سرمایه‌دارەکان جارێک کۆتا دێ و جارێکیش بە یارمەتی و پڕچەکردنی هێزە ڕاستپێدراوەکانی شاخ و شانە دەکێشێت و هەموو ئەمانە لە گیرفانی ئێمەی زۆرینەی خەڵکە کە تەنها لە دابینکردنی هەزینەی ژیان و سەپاندنی دەرەنجامە ترسناکەکانی ئەم سیاسەتانەدا دەبیندرێن و بە هەژماردێن. هاوڕە پەخشان لە درێژەدا نووسێتی هەمووی ئێمە بە دروستی و بە پێست و گۆشتی خۆمان هەستمان کردووە کە گەماڕۆ ینی چی؟ بۆ ئێمە گەماڕۆ لە سیاسەتەکانی ترامپ و یەکێتی ئوروپادا کورد ناکرێتەوە. ئەگەر چی هەر ئەم گەماڕۆیانش بۆ دەسەڵاتداران مای قازانج و کەڵەکەبوونی زیاتری سەروەتە و بۆ ئێمە هەژاری و نەخۆشی زیاترە. بەڵام ئێمە زیاتر لەمانە گەماڕۆی دیکەمان بە شێوەی ڕاستەوخۆ ئاشکرا لەلایەن حکوومەتەوە ئەزمون کردووە. ئێمە لە بەهرەمەندبوون لە ژیانێکی ئینسانی لە گەماڕۆداین، لە بەهرەمەندبوون لە هەوا و ژینگەی تەندروستدا لە گەماڕۆداین، لە هەڵبژاردننی شێوازی ژیان و هەڵبژاردننی پۆشاک و ماف بەسەر لەشدا لە گەماڕۆداین، لە دەربڕینی بیر و ڕا لە گەماڕۆداین. هەر چەشنە گەماڕۆیەک بۆ حکوومەت قازانجی تێدایە. گرنگ نییە کە ترامپ واژۆی کردبێت یان دامەزراوەیەکی حکوومەتی. گرنگ ئەنجامی ئەم گەماڕۆیانەیە کە بۆ ئێمە جگە لە بێمافی زیاتر نەبووم نابێت. شەڕیش بە هەمان شێوەیە. درێژەدان بە سیاسەتە جەنگیەکان و هێرشە سەربازیەکان بۆ دەسەڵاتداران جگە لە قازانج و سوودی زیاتر هیچی تر نییە. هەر جۆرە کەشێکی سەربازیگەری دەستی حکوومەت زیاتر دەکاتەوە بۆ دەستبردن بە بودجە و سەرچاوە داراییەکانی گشتی. ئەنجامی شەڕ بۆ ئێمە کوشتار و وێرانی و هەژاری زیاترە و بۆ دەڵاڵەکانی چەک و پیشەسازی سەربازی زەمینە سازی دزی و قازانجی زیاترە. کەشی جەنگی دەرفەت دەخاتە بەردەست خاوەن دەسەڵاتەوە بۆ سەرکوتکردنی هەر جوڵانەوەیەکی ناڕەزایەتی کە بە تۆمەتی سیخوڕی و نفوزی بە ئاسانی حکومەکانی لە سێدارەدان دەربکەن. هاوڕێپەخشان نووسیوێتی دەیان ساڵە ئێمە لە مەیدانی شەڕداین، نەک تەنها شەڕێک کە هێزی سەربازی لە وڵاتێکی دیکەوە دابین کرابێت، بەڵکو شەڕ لە کۆڵان و شەقامدا لەگەڵ حکوومەتێک کە تەنها زیندان و ئەشکەنجە و پەتی سێدارە دەناسێت. ئێمە هەمیشە و بە بەردەوامی دژی گەماڕۆ و شەڕی. لابردنی گەماڕۆکان و نەهێشتنی مەترسی سەربازی کاتێک بۆ ئێمە مانا پەیدا دەکات کە گۆڕانکاری بنەڕەتی لە ژیانی ئێمەدا دروست بکات. داکشانی نرخی دولار کاتێک بە دەستکەوت دادەندرێت کە زەویە وشک و قەڵەشیوەکان ئیتر ئاو بکرێن. دەجیاتی سووتاندنی مازوت سوتەمەنی جێگرەوە و هاوڕێ لەگەڵ پاراستنی ژینگە بەکارهێنرێت. هەژاری نەمێنێت و خۆشگوزەرانی لە ژیانی خەڵکدا ببیندرێت. لە گورچی لە فرۆشی و بەجێهێشتنی نەخۆشەکان بۆ خۆیان هیچ شوێنەوارێک نەبێت. سەرکوت و کوشتنی ژنان بوەستێت. زیندانەکان بکرێن بە ناوەندی فێرکاری و هونەری. منداڵانی کار لەسەر شەقام نەبینین. کۆچی ناچاری و کۆچبەر ستیزی زەمینەی خۆ دەرخستنی نەبێت. هاوڕێپەخشان دەڵێ بەڵێ ئێمە لە ژێر گەماڕۆی چەند قاتدا جێگیر کراوین. هەر ڕۆژە و هەر چرکەیەک ناچارین لەگەڵ ئەم گەماڕۆیانە بجەنگین و هەزینەی زۆر بدەین. ئەنجامی و توێژەکانی ئێستا لە مەسقەت و ئیتالیا و هەر جێگایەکی دیکەی جیان بۆ ئێمە بەبێ پەیوەندی بە گۆڕانکاریە بنەڕەتیەکان لە ژیانماندا لێمانەیە. ئێمە ئەنجامی و توێژەکانی حکوومەت لەگەڵ جیهانی سەرمایەداری لە گوادلۆپەوە تا بەرجام و هیتر دەناسین. دەزانین کە ئەنجامی ئەم توێژانە دوور لە چاوی ئێمە و بێڕوونکردنەوە جگەل لە قوڵکردنەوەی هەژاری و جیاکاری و چەسانەوە دەستکەوتێکی دیکەی نابێت. هاوڕێ پەخشان لە درێژەدا نووسێتی ئێمە خۆمان مانایەکی دیکە بۆ هەڵوەشانەوەی گەمارۆکان دەربڕیوە. مانایەک لە پێناوی ژن ژیان ئازادی، مانایەک لە پەیوەند بە دابینکردنی خۆشگوزەرانی، ئازادی و ئاشتی بەردەوام و بەبێ هیچ جۆرە جیاکاری و نایەکسانی و چەوسانەوەیەک. ئەمە خاڵی پەیوەندی ئێمەی 99% و تا گەیشتن بە جیهانێکی واها پاشەکشە ناکەین. بەبێ هەڵگەڕانەوەی ئەم پەیوەندیە سەرکوتکارانە ناتوانرێت جیهانێکی واها وێنا بکرێت. ئێمە بەدوای ئەم هەڵگەڕانەوەی داین. یەکێتی و هاوپشتی ئێمە دەستەبەری ئەم هەڵگەڕانەوەیە.
زۆر سپاس بۆ هاوڕێت پەخشان ئەچین ناوبڕێک دەبینین دواتر دێنە سەر نامەی کاک ڕەسوڵ کە لە ورمێەوە بۆی ناردین فەرموو. من لە دەورۆ گەڕێم بڕ لاش خوێنی من لە دەورۆ گەڕێم بڕ لاش خوێنی تۆ مەلاکە یشقی یا تیری پڕ لە خوێنی تۆ مەلاکە یشقی یا تیری پڕ لە خوێنی خەڵکی منی کوشتووە بە نەرمی پێکەنینی خەڵکی منی کوشتووە بە نەرمی پێکەنینی خەی و خەی دڵەکیان ناساری ئەبرۆکەمان خەی و خەی دڵەکیان ناساری ئەبرۆکەمان بۆ خۆت مانگی چواردەی نگینە ناستێرەکان بۆ خۆت مانگی چواردەی نگینە ناستێرەکان مسافرە چاوجوان سەفەریە بۆ مەریوان مسافرە چاوجوان سەفەریە بۆ مەریوان جوانتری ئەسمەری وەکوپەری ڕۆژ لە ڕۆژ جوانتری ئەسمەری وەکوپەری سەد گوڵی جوان جوان بەدڵ بێ بە نۆکەری سەد گوڵی جوان جوان بەدڵ بێ بە نۆکەری شاگوڵی مەریوان تاجێ جوان لەسەر سەری شاگوڵی مەریوان تاجێ جوان لەسەر سەری خەی و خەی دڵەگیان ناساری ئەبرۆکەمان خەی و خەی دڵەگیان نازاری ئەبرۆکەمان بۆ خۆت مانگی چواردەی نگینە ناستێرەکان بۆ خۆت مانگی چواردەی نگینە ناستێرەکان مسافرە چاوجوان سەفەریە بۆ مەریوان مسافرە چاوجوان سەفەریە بۆ مەریوان بەدڵ حەزم لێیە بمە هاودەمیژینی بەدڵ حەزم لێیە بمە هاودەمیژینی خەی و خەی دڵەگیان ناساری ئەبرۆکەمان خەی و خەی دڵەگیان ناساری ئەبرۆکەمان بۆ خۆت مانگی چواردەی نگینە ناستێرەکان بۆ خۆت مانگی چواردەی نگینە ناستێرەکان مسافرە چاوجوان سەفەریە بۆ مەریوان مسافرە چاوجوان سەفەریە بۆ مەریوان ئەوڕۆک پێشتر وتم نامەی کاک ڕەسوڵمان لەبەردەستەکە لە ورمێەوە بۆی نردوین کاک ڕەسوڵ نووسیوێتی دەڵێن هەر کات ڕوو بدەیت بە قەرزدار داواکاری زۆرترت دەبێت ئەمە چیرۆکی شاخوازەکانە کە ڕاپەڕینی خەڵکی ستەمدیتوو لە ئێران دەست بە دەسەڵاتی پاشایەتی بە هۆکاری بەدەسەڵات گەیشتنی ڕژیمی ئیسلامی دەزانن ئەوان بەتانەوە ئێستا بە خەڵکی دژە دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەڵێن بەڵایەکی باشتان بەسەرهات شاتان دەرکرد و ئێستا ئەنجامەکەی ببینن بەڵام ئایا بەڕاستی ڕژیمی پاشایەتی هیچ ڕۆڵێکی لە بەدەسەڵات گەیشتنی ئەم حکوومەتە سەرڕێدا نەبوو کاک ڕەسوڵ نووسێتی
وەڵام ڕێک پێچەوانەی ئەو شتەیە کە شاپەرستەکان بەردەوام بەڕووی خەڵکی دادنەوە بۆ هۆی ئەگەر مێژووی پێش ڕێبەندانی 57 وە ڕووخانی ڕژیمی شاهینشایی هەڵدەینەوە دەبینین کە هۆکاری سەرەکی بەدەسەڵات گەیشتنی ئیسلامی سیاسی خودی ڕژیمی پاشایەتی و سەرەڕۆیی و ئیستبدادێک بوو کە بەسەر کۆمەلگادا زاڵی کردبوو چونکە ئەگەر لە سەردەمی شادا ئازادی دەربڕین و ئازادی پێکهێنانی ڕێکخراوە سیاسیەکان هەبوایە ئایا دیسان ئاخوندەکان دەیانتوانی لە ڕاپەڕینی خەڵک بۆ بەدەستهێنانی ئەوەی نەیان بوو واتە ئازادیە سیاسیەکان بە قازانجی خۆیان کەڵک وەربگرن و لەسەر منبەری دەسەڵات پاڵ بدەنەوە کێ نازانێت کە لە سەردەمی شادا تەنانەت خوێندنەوەی کتێبی چیرۆکەکانی وەک دایکی ماکسیم گۆرکی یان پاژنەی ئاسنینی جاک لەندەن قەدەغە بوو و زۆرێک لە گەنجان تەنها بەهۆی خوێندنەوە یان تەنانەت هەبوونی ئەم کتێبانە بە چەند ساڵ زیندان حکم ئەدران واتە بە تاوانی خوێندنەوەی کتێبێک بە هەر ناو نیشان و بابەت و ناوڕۆکێکەوە چەند ساڵ لە تەمەنی مرۆڤێک لە زیندانەکانی شاهینشاییدا لەژێر ئەشکەنجە و ئازاردا بە فیڕۆ دەچوو یان ئەگەر هەمان گەنجان لە ماڵی هاوڕێکی خۆیاندا کۆ ببوویانەوە ساواک یان سیخۆرخانەی شاهینشاهی بۆ ناسینی کتێب خوێنەکان کە تاوانیان تەنها خوێندنەوەی کتێب و ئاڵوگۆڕی زانیارە قەدەغەکراوەکان بوو لەلایەن ڕژیمەوە دەستگیر دەکران و ڕەوانەی زیندان دەکران وەک بڵێ جنایەتیان کردبێ یان مادەی هۆشبەریان ئاڵوگۆڕ کردبێت لەگەڵ هەموو ئەم قەدەغەکردن و بێبەشکردن و گرتن و بردنانەدا بەڵام ڕژیمی شا ئۆپۆزیسیۆنی چالاکشی هەبوو ئەویش ئۆپۆزیسیۆنی ئاینی بوون و تەنها زانست و معریفەت و هونەریان ئەوە بووکە بە هەمان تێگەیشتنی سادە و ئەدەبیاتی پێشووی مێژووییان شایان بە یەزیدی کوڕی مەعاویە و خۆیان بەنەوەی پێغەمبەر ناسان کە ئامادەی شەهادەتن لە ڕێگای ئیسلامی چاڕوانی دەسەڵاتدا شەهادەت بۆ چه ئامانجێک کاک ڕەسوڵ لە درێژەدا نووسویەتی کاتێک شا یەزید بێت و ئاخوندەکان هەموو نەوەی پێغەمبەر دیارە کە بەرهەمی ئەم دژایەتی و ڕوبەڕووبوونەوەی ئاین و کوفر جگەل لە حکوومەتی ئاینی ئیسلامی ئەویش شیعی نابێت شا جگەل لە چەند کەسێک لەگەڵ باقی ئاخوندەکان کە هەم زۆر بوون و هەم بڵاو بوون لە شار و گوندەکاندا کاری نەبوو دەتوانین بڵین زیاتر لە 2 لەسەر 3 حەشیمەتی ئێرانی ئەو کاتە و لە نەبوونی دموکراسی و ئازادیە سیاسیەکاندا ئاراستەی زاڵی ئیسلامیزم ئاخوندیزمی ئەو کات بەسەر بیرکردنەوەیان شتێکی ئاسایی بوو ئاراستەیەک کە شاو ساواکەکەی بەهۆی بڵاوبوونی نەیانتوانی یان باشترە بڵین لە ترسی ڕادیکالبوونی بزوتنەوەی خەڵکی ناڕازی نەیانویست بەری پێ بگرن و تەنانەت ڕێگاشیان بۆ خۆشکردن کەوابوو ئێستاش هەمان ڕۆڵ دەگێڕن هاودەستن لەگەڵ حکوومەتی ئیسلامی بۆ بەرگرتن بە پەرەسەندنی وتاری ژن ژیان ئازادی لە بیرمان نەچووە کە لە هەمان سەرتاوە هەڵیاندا ئەم گوتارە بگۆڕنیانی هەوڵیاندا بە شێوازی جۆر بە جۆر خەڵک چاڕوان ڕاگرن و بەر بە ئێبتکاراتی شۆڕشکێرانە بگرن نە دوێنێ جەریانی پاشایەتی ڕووسوری مێژوون و نە ئەمڕۆژ دەتوانن خۆیان بە بزوتنەوەی شۆڕشکێرانە هەڵواسن و خولیای گەڕانەوە بۆ مێژووی تاریکی خۆیان پەرە پێ بدەن سپاس کاک ڕەسوڵ بۆ نامەی پرناوڕۆکەی کە ناردت دەچینە سەر بابەتێکی تر ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو ینی دوێنێ هەڵبەت ڕۆژی جیهانی کرێکار بوو هەواڵەکان باس لە بەڕێوەبردنی مەراسمەکان ڕێپێوانەکان ملوێنی ژنان و پیاوانی کرێکار و خەڵکی ئازادی خواز لە سەرانسەری جیهان دەکەن کە هاودەنگ سرودی هاوپشتی جیهانی بۆ کۆتایی هێنان بەستەم و نابەرابەریان وتەوە بەم بۆنەوە ئێمە جارێکی تر ئەم هاوپشتیە جیهانیە بەرز دەنرخێنین پشتیوانی لێبڕاوانی خۆمان لە داخوازیە دیاریکراوەکانی سەرجەم ڕێکخراوە سربەخۆ کرێکاریانی کە بوێرانە لە بەرامبەر ستەم و سەرڕۆیی ئاینیدا ڕاوەستان و تێگەیشتنێکی زۆر ورتر و ڕوونتریان هەیە سەبارەت بە پرسی خەباتە هەنووکەیەکانی وڵات دەردەبڕین سەرەڕای ئەو دەوزەخەی کە حکوومەتی ئیسلامی ئێران خوڵقاندوێتی چینی کرێکاری ئێران نەک هەر تەسلیمی ئەم بارودۆخە نامرۆڤانە نەبووە بەڵکو بە درێژەدان بە خەبات و تێکۆشانی خۆی ڕۆڵی سەرەکی لە بزوتنەوە ناڕەزایەتی و داواکاری تەورەکان
لە پێناو گۆڕینی ئەو دۆخەی ئێستا دەگێڕێت. گرنگی خەباتی ئێستای چینی کرێکاری ئێران لەوەدایە کە لەسەر بەستێنی گۆڕانکاریەکی سیاسی و کۆمەڵایەتی بەرفراوانتردا بەردەوامە. ئەم خەبات و ناڕزایەتیانە لە درێژەی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا لە ئارادەیە و داخوازیە ئابوووریەکانی کرێکاران لەگەڵ داخوازیە سیاسی و کۆمەڵایەتیەکانی چین و توێژناڕازیەکانی کۆمەلگا ئاوێتە بووە. لە بارودۆخێکدا کە کۆماری ئیسلامی هەر چەشنە ڕەخنە و ناڕزایەتیەک وەک هەڕەشە بۆ سەر دەسەڵاتەکەی دەبینێت، هەر بزافێکی ناڕزایەتی کرێکاری بەکردەوە دەبێتە خەباتی سیاسی لە دژی ڕژیم. ئەگەرچی بزوتنەوەی کرێکاری ئێران خاوەن ڕێکخراوی جەماوەری و ڕێبەرایەتی سەرتاسەری نییە، بەڵام بزوتنەوەی مانگرتن و ناڕزایەتی کرێکاران بەستێنێکی گونجاوی بۆ زاڵبوون بەسەر ئەم کەم و کوڕیانەدا پێکهێناوە. لە ناخی ئەم بزوتنەوەیدا نەوەیەک لە هەڵسوراوان و ڕێبەرانی کرێکاری سەریان هەڵداوە کە ڕۆڵێکی گرنگ لە ڕێخستن و بەرەو پێشبردنی خەباتی کرێکاریدا دەگێڕن. کرێکاران لە ڕەوتی ئەم خەبات و ناڕزایەتیانەدا و لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خاوەنکاران و دەوڵەت بەو ئاگاییە دەگەن کە بۆ دەستەبەرکردنی ژیانێکی شایستەی مرۆڤ نەک هەر دەبێت لە کۆماری ئیسلامی تێپەڕ بن، بەڵکو دەبێت پەیوەندیە سیاسی و جینایەتیە زاڵەکانیش بگۆڕن. ڕۆژی جیهانی کرێکار نیشانەی ئەزم و ئیرادەی ئینسانی کرێکار و زەحمەتکێش و ڕەنجدەرە بۆ ئەم گۆڕانکاریە. دەشین ناوبڕێک دەبینین دێنەوە خزمەتە. چندی جوانه باجار شیرین گلین برندن آزادی خوشه شهرزاد بکن دو کرنگین هاتم دو که دو کرنگین چندی جوانه باجار شیرین گلین برندن آزادی خوشه شهرزاد بکن دو کرنگین زاخو هكاري مرغان وباران أكري وامدي قلين خوش ميران موصل وهولير شغلة وصوران خملا دل دهوك بوكا بدينان سليمانية وكركوكا كردان ورمي ومهابات سنة وكرماشان بانا وسردش خاكا وقلان شين شارستاني باغين قوليستان أتمدوكي دو كارنجي چندي جوانه باجار شيرين قلين برندن آزادي خوشه شهرزاد بكين دو كارنجي أتمدوكي دو كارنجي چندی جوانه باجار شیرین گلین برندن آزادی خوشه شهرزاد بکن دو کرنگی. ئەڵێ بۆچی هەندێک کارەسات دەبنە هەواڵ و هەندێکی تر نابن؟ ئەرکی بینەر و بیسەر چییە؟ کاک فەرامەز نووسراوەیەکی هەیە کە وەڵام بەم پرسیارە ئەداتەوە و ئەڵێت ئەگەر ڕۆژگارێک میدیاکان بە چاودێری دەسەڵات دەناسران ئەمڕۆ خۆیان بەشێک لە دەسەڵاتن. دەسەڵاتێک کە لە جیاتی ئاشکراکردنی ڕاستی بە دوای سازماندانی بیر و ڕای گشتیە بە قازانجی پێکهاتە هەنووکەیەکان. ئەم گۆڕانکاریە لە ڕۆڵ و جێگە و پێگەی میدیا خۆی لە شێوازی گێڕانەوە و نواندنەوەی قەیرانەکان
شەڕەکان و کارەساتە مرۆییەکان بەڕوونی دەردەخات. شوێنێک کە ڕاستی نەک ئەو جۆرەی کە هەیە بەڵکو بەو شێوەی کە دەبێت دەربکەوێت پێشکەش دەکرێت. یەکێک لە دیارترین نیشانەکانی ئەم دۆخە پێوەرە جیاوازەکانە لە ڕۆماڵکردنی میدیایی کارەساتەکانی جیهان. کارەساتی ناوەکی چەرنۆبل لە یەکێتی سۆڤیەت بە خێرایی بووە هێمایەک بۆ ناکارامەیی ئایدۆلۆژی لە کاتێکدا ڕووداوێکی هاوشێوە لە 3 مایل ئایلەندی ئەمریکا وەک کەم و کورتیەکی تەکنێکی و کۆنتڕۆڵکراو ناسێنرا. ئەم دۆفاقیە لە گێڕانەوەدا نیشانەیەکی ڕوونە لە پێشخستنی تێبینیە جیۆپۆلیتیکەکان بەسەر جێگە و پێگەی میدیا. بە هەمان شێوە هەڵسوکەوتی میدیاکان بەرامبەر کارەساتەکانی وەک بەکارهێنانی مادەی پرتەقاڵی لە ڤیەتنام یان کارەساتی ژینگەیی بووپاڵی هیندستان لەسەر هەمان ئۆلگوی نایەکسان دامەزراوە. کاتێک کۆمپانیا فرەنەتەوەیە ڕۆژاواییەکان لە جێگەی تۆمەتبار دادەنرێن دەنگی میدیاکان یان دەبێتە چرپەیەکی ناڕوون یان مەسەلەکە لە پراوێزی هەواڵەکاندا ون دەبێت. ئەمە لە کاتێکدایە کە ڕووداوەکانی بە قەبارەی بچووکتر ئەگەر لە وڵاتانی خاوەن سیستمی سیاسی جیاواز ڕوو بدەن بە زۆرترین ڕۆماڵکردن و کەمترین گومان دەگێردرێتەوە. لەوەها بەستێنێکدا گێڕانەوەی میدیایی چیتر ڕنگدانەوەی ڕاستی نییە بەڵکو بۆتە ئامرازی ڕەوایەتیدان بە وتارە زاڵەکان. بێدەنگی بەرامبەر بردومانکردنی قوتابخانەکان لە یەمەن لەپاڵ ڕۆماڵکردنی یان چرکە بە چرکەی ڕووداوە هاوشێوەکان لە ئوکراینیا تەنها یەکێکە لە دەیان نمونەی ئەم پێوەرە دووفاقیە، پێوەرێک کە خوێنی مرۆڤەکان لەسەر بنەمای نەتەوە، ئاین یان نزیکی سیاسیان هەڵسەنگانی بۆ دەکرێت. ئەم ڕۆڵە ئێمە لە میدیاکانی کۆماری ئیسلامیدا دەبینی کە ڕاستیەکان ناگوێستنەوە بەڵکو ئەوەی وا پێویستی پێکاتەی دەسەڵاتی سیاسیە گەورە یا بچووکی دەکەنەوە. ئەم ڕەوتە میدیاکانی لە پێگەی چاودێرانی دەسەڵاتەوە گۆڕیوە بۆ ئەکتەرگەلێک کە نەک تەنها لە نواندنەوەی ڕاستی بەڵکو لە دروستکردنیە ڕۆڵیان هەیە. بەڵام مەسەلەکە تەنها لە لایەنگری میدیاکاندا نییە. مەسەلەکە پاسیفبوونی بینەر و بیسەریشە تا ئەو کاتەی خەڵک بێ گومان، بێ شیکردنەوە و بێ بەراوردکردن، بێ پرسیار و گومان هەواڵەکان وەردەگرن، میدیاکانیش هۆکارێکیان بۆ گۆڕینی ئاراستە نابێت. نوێژنکردنەوەی پەیوەندی کۆمەلگا لەگەڵ ڕاستیەکان لە ڕێگەی نوێژنکردنەوەی ڕۆڵی بینەرەوە دەست پێ دەکات. چارەسەر بینەرێکە کە دەپرسێت و بە ئاسانی هەواڵەکان وەرناگرێت. گێڕانەوەکان لەگەڵ سەرچاوە جیاوازەکان بەراورد دەکات و هەوڵ ئەدات ڕاستیەکان دەربخات. ئەلبەت هەمووی ئەمانە ڕاستن، بەڵام ئەوەش بڵێن دەمێک ساڵە هەروواکە دەسەڵاتی سیاسی لە ئێران جێگە و پێگەی خۆی لەدەستاوە، هەروواکە مەشروعیەتی نەماوە و جێی باوەڕ و متمانەی خەڵک نییە، میدیاکانی سەربەم دەسەڵاتەش بەرجەستەترین یان سەدا و سیما جێگە و پێگەی خۆی بۆ گواستنەوەی ڕاستیەکان لەدەستداوە و ئیتر کەمتر کەسێک باوەڕ بە میدیای سەر بە کۆماری ئیسلامی دەکات. دەزانن کە ئەم میدیایە ئەرکی پارێزگاری سیاسی و فکریە لە دەسەڵاتێک کە تا مەغز و ئێسقان لەگەڵ ئاوات و ئارەزوەکانی خەڵک نامۆیە. ئەچینە سەر نامەیەکی تر لە کاکفەرید. کاکفەرید لە نامەکەدا نووسیوێتی لە ماوەی ڕابردوودا پەرلەمانی ئێران دەنگی نەدا بە زمانی کوردی وەک زمانی خوێندن و نووسین. نەکەرەوەندە بگرێت تا ئەمڕۆژ لەسەر وتنەوەی وانەی کوردی بە منداڵان لە شارەکانی کوردستان مامۆستایان و خوێنواران دەگرن و سزا دەدرێن. ئەو ترسە لە زمانی کوردی وای کردووە نارانی بزوتنەوەی کوردستان زەندەقیان بچێت وەک کوردی خوێندن و کوردی نووسینیان پێ بۆمب و ناپاڵ ترسناکتر بێت. لە کاتێکدا هەر لە وڵاتی ئێران زۆر نووسەر و بیرکەرەوە شاعری کورد خزمەتی گەورەیان بە زمان و فەرهەنگی فارسی کردووە. هەر ئەوەی ئیبراهیم یونوسی، عەلی ئەشرەفی دەروێشیان و هەژاری شاعر لە وەرگێڕانی قانون پزیشکیەکەی ئیبنی سینادا بۆ ئێران و زمانی فارسیان کردووە. دەبوو بۆ دەسەڵاتدارانی ئەو وڵاتە زمانی کوردی جێشانازی وایە. لێرەدا ناکرێت ناوگەلێک زۆر ڕیز بکەین، بەڵام نابێت بیرمان بچێت کە ئێرانیەکان بە دەمی خۆیان
دام بەوەدا دەنێن تا هەژاری شاعر نەبوو کەس نەبوو ئیبنی سینایان بۆ بکات بە فارسی لە کاتێکدا خودی ئیبن سینا یەکێک لە شانازیە گەورەکانی ئێرانە قەدەغەکردنی زمان بە نووسین و خوێندنەوە بۆ وڵاتێکی وەک ئێران و دەسەڵاتە سیاسیەکەی شەرمێکی گەورەیە هەروەها ئەو پەرلەمانتارانەی دەنگیان بە ئازادی نووسین و خوێندن بە کوردی نەدا دەبوو شەرمی ئەوە بیانگرێت ئەوان بەناو نێونەرایەتی خەڵک دەکەن کەچی جارێکی تر نیشانیاندا لە ڕاستیدا نێونەری سیاست و ڕێبازی کۆنەپەرستانی کۆماری ئیسلامی لە نێو خەڵکدا لەگەڵ ئەوەش نەتواندراوە ئەو زمانە شیرینەی وەفایی شاعر شیرینی کە شیرین تەشی دەڕەسێ و هێمنی مکریانی تاریک و ڕوون و حەسەنی قزڵجی پێکەنینی گەدای پێنووسیوە لەبیر خەڵک بچێتەوە سەدان ساڵە هەموو ڕێگەیە گیراوەتە بەر بۆ ئەوەی خوێندن و نووسینی کوردی کوێر بکرێت بەڵام لە بۆنەیەکی نەورۆزیدا هەزاران کەس بە شایی و دیلانی و گۆرانی کوردی دڵی ئەو ڕۆشنبیر و خوێنەوارە ئێرانیان دادەخورپێنن کە پێیان وایە دەوڵەت دەبێت تونتر بێت تۆ بڵێ ئەمانە میراتگەری ئەحمەدی شاملو و سەمەدی بێهرەنگی و گوڵسۆرخی و سپێهری و هەزاران ناوی درەوشاوی تری ئەو وڵاتە بن کە ئەوەندە لە کوردی وتن و کوردی ئاهەنگ خەڵسن چەند ناشیرینە لە یەک کاتا پارلەمانتاران و ڕۆشنبیران و نووسەرانی ئێرانی پێکەوە سەنگەر لە زمان و نووسین و خوێندنی کوردی بگرن و لێ بترسن پارلەمانتاران و ڕۆشنبیرانی ئێرانی لە بری ئەو ترسا پێویست بوو ئەو هەمە ڕەنگی و فرەیە وەکو شانازی نیشانی دنیای بدەن ئەخر ئەگەر سەی عەلی ئەسغەری کوردستانی حەسەن زیرەک و محەممەدی ماملێ و ناسر و نەجمە و فەتانە و زۆری تر لە هونەری ئێرانی بێنیتە دەرەوە و بە ترسەوە لێ بڕوانی ئەو بە دەستی خۆت دەستت ناوەتە بینە قاقای خۆت و لە بری خۆبینین خۆت بچووک و کە لەلا دەکەیتەوە هونەری ئێران بێ شەهرامی نازری زیانێکی گورشک بڕی بەردەکەوێت دژایەتی لەگەڵ زمان و ئەدەب و هونەر ڕێگای دژایەتیکردن لەگەڵ بزوتنەوەیەکە کە خۆی ناسیوە و دەمێک ساڵە هەوڵی داوە خۆی بسەلمێنێ بێگومان ئەم جۆرە پەلەقاژەیە ناتوانێت بەر بەم هەڵسانەوە بکرێت یه دفتر نیه تۆماری دەردێن یانەی شەوناوە و هەناسەی سەردێن یە دەفتەر نیە تۆماری دەردێن یانەی شەوناوە و هەناسەی سەردێن جامێ زوو خزان ئێشی دەروونێن بەرێزە کۆلیلەی جەرگی زەبوونێن بەدنامەی ژیانتاڵەن پەرچینی ئەبین حەبسی خەیاڵەن موسیبەتنامەی ژیانتاڵەن پەرچینی ئەبین حەبسی خەیاڵەن کوگای حەسرەتان وە دڵوەرە دەمەن
هەوارگەی هاوار پەیتۆ کەرێدە من خوگای حەسرەتان وە دڵ وەرێدە من هەوارگەی هاوار پەیتۆ کەرێدە من سەرگەرم و دڵتە سەرگەرم و دڵتە دیە و دەروونکەی دایم هاژەشە ئەسرینان چون سەی سەرگەرم و دڵتە دیە و دەروونکەی دایم هاژەشە ئەسرینان چون سەی حەیران منێنا کۆنا کۆبەروە شیوەنم پێکەم عەزیزی کەروە شیوەنی گەرمم پەی نازارانن پەی جەرگەی جەمی قەدیم یارانن شیوەنی گەرمم پەی نازارانن پەی جەرگەی جەمی قەدیم یارانن چون سرمەن چەمم جەدوری ئازیز وهارم بيان وفصل فايز شون سرمان شمم جدوري عزيز وهارم بيان وفصل فايز واژۆکردنی ڕێکەوتنامەیەکی هاوبەش لە نێوان فەرماندەی هێزی ئینتیزامی واتە پۆلیس و وەزیری پەروەردە و فێرکردن لە حکوومەتەکەی پزیشکیان بووە هەواڵێک کە نەک تەنها کاردانەوەی زۆرێک لە چالاکوانانی کۆمەڵایەتی وروژاند بەڵکو پرسیاری گرنگیشی لە زەینی گشتیدا دروست کرد سەبارەت بە مەبەستی ڕاستەقینەی وەها پلانێک بەپێی لێدوانی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئامانج لەم ڕێکەوتنامەیە جێبەجێکردنی پلانی نمات یان سیستمی چاودێریکردنی کۆمەڵایەتی قوتابیان و بەرزکردنەوەی ئاسایش لە قوتابخانەکان ڕاگەیاندراوە بەڵام ڕەخنەگەران بە تێڕوانینێکی ورتر ئەمە بە هەنگاوێک دەزانن بۆ ئاسانکاری چوونە ناوەوەی هێزی پۆلیس بۆ ناو قوتابخانەکان بە ئامانجی جێبەجێکردنی یاساکانی پەیوەندیدار بە عیفاف و حجاب دەڕاستیدا هەر هەنگاوێک لە بواری سیاسەتدانان بۆ منداڵان دەبێت لەسەر بنەمای ڕێکەوتنامەی نێودەوڵەتی مافەکانی منداڵ دیزاین و جێبەجێ بکرێت کە جەخت لەسەر پاراستنی کرامەتی منداڵ قەدەغەکردنی هەر جۆرە تند و تیژیەک دژی منداڵان و پێویستی دابینکردنی پەروەردە تەندروستی و ئاسایشی دەرونی و کۆمەڵایەتی منداڵان دەکاتەوە بەڵام ئەم ڕێکەوتنامەیە لە سەرەتاوە بە پشتگوێخستنی ئەم بەڵگەنامە سەرڕۆیانە دیارە دەیەوێت لە منداڵەوە بە گوێرەی پێناسەی بەرپرسان پارێزەری ئاسایش دروست بکات نەک ئەوەی مافی ئەوان پارێزێ ئایا ئەمنیەت و ئاسایش بەبوونی پۆلیس لە قوتابخانەکان پێناسە دەکرێت یان بەبوونی ڕاوێژکاران هاریکارانی کۆمەڵایەتی دەروون ناسان مامۆستایانی لێهاتوو ژینگەی فێربوونی داهێنەرانە و چالاک ئاسایشی دەرونی منداڵان و لاوان لە گرەوی ئاسایشی ئابووری و خێزانەکانیاندا مانا پەیدا دەکات
لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی تا چ ڕادەیەک ئاسایشی ئابووری و پێداویستیە سەرەتاییەکانی کۆمەلگامان دابین کردووە کە ئێستا بە دوای دروستکردنی ئاسایشی دەرونی لە ڕێگەی پۆلیسەوە دەگەڕێن. لە تێروانینی دانەرانی ئەم پلانە ئاسیبی کۆمەڵایەتی گۆڕاوە بۆ سەرپێچی پۆشین، ئارایشی قش یان جیاوازیە کولتوریەکان کە لە شێوازی ژیانی نوێ مۆدێرنەوە سەرچاویان گرتووە. ئەمە لە کاتێکدا کە ڕاستی ئاسیبی کۆمەڵایەتی لە ئێران ڕوویەکی بەتەواو ئازار بەخشتر، ڕەشتر و تاڵتری هەیە. ئەمڕۆ زیاتر لە 3 ملیۆن منداڵ لە ئێران لە خوێندن دابراون. سەدان هەزار منداڵی زبڵگەر لە مترۆکان، شەقامەکان، کارگاکانی خشت و بیناسازی و شوێنە نائستانداردەکان سەرخاڵی کارن. هاوسەرگیری منداڵان بە تایبەت لە ناوچە هەژارنشینەکان بەردەوام لە زیادبووندایە و توندوتیژی خێزانی دژی منداڵان لە نەبوونی پشتگیری یاسایی کاریگەردا بۆتە یەکێک لە قەیرانە بێدەنگەکان. لەم هەلومەرجەدا ئایا تەرکیزی سیاسەتدانەران دەبێت لەسەر جلوبەرگی منداڵان لە قوتابخانە بێت یان لەسەر ئەو منداڵانەی کە بە تەواوی دەستیان بە قوتابخانە ناگات؟ بەڕاستی چۆن دەتوانرێت لە کاتێکدا ملیۆنان کەس لە نیشتەجێبوونی نافەرمیدا لەگەڵ هەژاری بەرەڕوون منداڵێک بەهۆی شێوازی پۆشین یان شێوازی پەیوەندی لە ژینگەی پەروەردەییدا بە کێشەداردا بنرێت و بە ئامرازەکانی پۆلیس بەرەنگاریان ببنەوە؟ تێڕوانینێکی دەوڵەت تەوەر و دەسەڵات خوازانە کە لە جیاتی بەهێزکردنی منداڵان ئەوان وەک هەڕەشە دەبینێت. ئەم جۆرە تێڕوانینە لە کردەوەدا منداڵ نەک وەک بابەتێکی یاسایی و سربەخۆ بەڵکو وەک ئامرازێک بۆ پێشبردنی ئامانجە ئایدیۆلۆژیک و ئەمنیەکان دەبینێت. ئەنجامی وەها ڕێبازێک لاوازکردنی هەر جۆرە بەشداری، داهێنان و هەستی ئازادی و مافی دەربڕین و ڕادەربڕین لە قوتابخانەکانە. قوتابخانە نابێت وەک سەربازگە بەڕێوە ببرێت. قوتابخانە دەبێت پەناگایەک بێت بۆ فێربوون، ئەزمون، دۆستایەتی و گەشەسەندنی تاکە کەسی و کۆمەڵایەتی. کاتێک هێزەکانی پۆلیس دێنە ناو ئەم فەزایە بە ناچاری فەزای کۆنتترۆل، ترس و سزادان زاڵ دەبێت و ئەمەش پێچەوانەی هەموو بنەماکانی پەروەردەیی و یاساییە لە بواری منداڵیدا. واژۆکردنی ئەم ڕێکەوتنامەی نێوان وەزارەتی پەروەردە و فەرماندەی گشتی هێزی ئینتیزامی نیشانەی ئەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی دەیەوێت پلان و ڕێکاری نوێ بە مەبەستی کۆنتترۆل و سەرکوتی هەرچی زیاتری قوتابیان بگرێتە بەر. ئەم بابەتە بە لەبەر چاوگرتنی پێشینە و مێژووی هێزی ئینتیزامی لە سەرکوتی خەڵکو و بەکارهێنانی توندوتیژی دژ بە ناڕازیان زەنگێکی مەترسیە بۆ پەرەسەندنی پێشێلکردنی هەرچی زیاتری مافی قوتابیان لە خوێندگاکانی ئێران و نیشانەی هەوڵدانە بۆ جێگیرکردنی پرسی کۆنتترۆلی ئەمنیەتی. هاتنی هێزی نظامی و چاودێری بۆ ناو ژینگە پەروەردەیەکان نەکەر ناتەبایە لەگەڵ ڕۆحی پەروەردەیی و ڕاهێنانی قوتابخانەکان، بەڵکو دەبێتە هۆی پێکهێنانی ترس و لە ڕاوکێ و زیانێکی دەرونی جددی بۆ خوێندکاران و بە تایبەت کچانی تازەلاو کە زیانیان پێدەگەێنێت. قوتابخانە دەبێت ژینگەیەکی ئەمن و ئارام و ئازاد بێت بۆ پەروەردەکردنی حزر و داهێنان و متمانە بەخۆبوون و هەروەها گەشەی ئەخلاقی، نەک شوێنێک بۆ بەکارهێنانی گوشار و سەپاندنی ئەو ئستانداردانەی کە لە ڕێگەی ئامرازەکانی زۆر و زەبر و زەنگەوە جێبەجێ دەکرێن. لە پاش ئاخێزی شۆڕشکێڕانەی ژن ژیان ئازادیەوە حکوومەت هەوڵ دەدات لە ڕێگەی چاودێری ڕاستەوخۆی توێژی لاوانەوە پێش بە ئەگەری سەرهەڵدانی نائارامیەکان بگرێت. لەمڕۆوە قوتابخانەکانی وەک ناوەند و چاوگەی سەرەکی ناڕزایەتی کردوەتە ئامانج. بوونی پۆلیس لەو ناوەندانە دەتوانێت ببێتە هۆی چاودێری بەسەر ڕەفتار و جلوبەرگ و تەنانەت بیرروڕای خوێندکاران کە ئەمەش پێشێلکاریەکی ئاشکرای مادەی 16 پەیماننامەی مافەکانی منداڵان و بەزاندنی سنووری ژیانی تایبەتی تاکەکانە. ئەم ڕێکەوتنامەیە لە ڕاستیدا ئامرازێکە بۆ چەسپاندنی کۆنتترۆلی ئەمنی هەرچی زیاتر بەسەر لاواندا و هەروەها پێشگیری لە ناڕزایەتیەکانی داهاتوو. بە دڵنیاییەوە خوێندکاران و قوتابیانی خەباتکار، معەلیمان و مامۆستایانی دڵسۆز و ژنان و پیاوانی خەباتگێڕ و ئازادی خوازی ئێران بە یەکگرتووی و هاوپشتی خۆیان ئەم پلانە لە ڕاددە بە دەرکۆنەپەرستانە، سەرکوتگەرانە و نامرۆڤانەی ڕژیمی ئیسلامی لەگەڵ شکست بەڕۆڕوو دەکەنەوە و ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی هەرچی زیاتر ڕسواتر دەبێت. کوردستانی
زلف زورای رزگاریه بژینای ژینستانیه ناوی تۆ ڕەمزی ئازادیه ئەورەت لە زۆڵ بەرداوایە سەرچۆپی شاروێرانی ئەوەی سەتەم ئەورەتێ بەرێ بۆ لە ژن و ژیان و ئازادی ئای لاچن خەڵی زاڵم دیمنی ئازادی بدێنم ئەوەی جێگەم هەموو لەمەتاوە و ساڕێژە کاتێنە لێگاوری هیواداریە وەک بولبولیێوەهاریە بەرێچێکەی ڕەهایێ عەزرێ بوڵۆوەهاریە مژدە بولبول وات بەهات شن بۆ مرگۆ زەر و ئەمان هیوادارێ بەڕوو ناکەیت دەی ببینم ژینی ڕێزگار ئای لاچن خەڵی زاڵم دێبنم دیمنی شادی ئەیوای ستەم ئەورەتێ بەرێ بۆ لە ژن و ژیان و ئازادی ئای لاچن خەڵی زاڵم دێبنم دیمنی شادی ئەیوای ستەم ئەورەتێ بەرێ بۆ لە ژن و ژیان و ئازادی. قسەکانی ئەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی لە ڕۆژی پێنجشەممە چواری خاکەلێوە سەبارەت بە ئاشتی ئیمام حەسەن و ئاماژەکردن بۆی کە ئەم ئاشتیە لە ناچاریەوە و لەبەر هەڕەشە و ڕاستەوخۆکان ئەنجامدرا ئەم لێدوانە هەنگاوێکە بۆ ئامادەکردنی فەزای ناوخۆی وڵات بەتایبەت ئامادەسازی زەینی لە ئەنگرانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سازان لەگەڵ شەیتانی گەورە. لەم وتارەدا خامنەی جەختی کردەوە کە ئاشتی ئیمام حەسەن ئاشتێکی کاتی و تاکتیکیە و داوای لە شوێنکەوتوانی کردکە لە هەلومەرجی سەخت و پێشبینی نەکراوی ئێستادا ناڕەزایەتی و دژایەتی و قسەی زیادە نەکەن. ئەو بەم شێوەیە ویستی دڵنیایی بە لایەنگرانی ڕژیم بدات کە لە یەکەم دەرفەتدا لەژێر هەر جۆرە ڕێککەوتنێک لەگەڵ ئەمریکا بدات. لەگەڵەوەشدا ئەم جۆرە قسانە ترسی خامنەی لە دەرەنجامە نەویستراوەکانی تەسلیم بوون لە بەرامبەر ئەمریکا لە ناوخۆی وڵاتیش نیشانەدات. سەرباری ئەوە قسەکانی خامنەی نیشاندەری تەسلیم بوونی ئەو ڕژیمەکەیەتی لە زۆر حاڵەتدا کە پێشتر هێڵی سووری کۆماری ئیسلامی و ئامرازی دەسەڵاتی ڕژیمیشدا دەنرێت. پرسیارێک کە دێتە ئاراوە ئەوەیە بۆچی هەر جارێک نوێنەری تایبەتی ئەمریکا لە گفتوگو لەگەڵ ئێران سەردانی مسکۆ دەکات. وا دیارە ئەمریکایەکان دەزانن کە بڕیاری کۆتایی سیاسی سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی ئێران نەک لە تاران بەڵکو لە مسکۆ دەدرێت. ئەوان هەروەها دەزانن کە رووسیا مەسلەی ئێرانی بە جەنگی ئۆکرایناوە گرێداوە. بەم هۆیەوە ویتکاف هاوکات بەرپرسیارەتی هەردوو دۆسیەی ئێران و ئوکراین لە ئەستۆ گرتووە تا چەنەلێدان و لێتێگەشتنی رووسیا و ئەمریکا سەبارەت بەم دوو دۆسیەیە ئاسانتر و خێراتر ئەنجام بدرێت. لەلایەکی ترەوە نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە قسەیەکدا بە ئاشکرا حکوومەتی کۆماری ئیسلامی بە ئیمپراتوریەتی تێرۆر ناوبرد و وتی کە ئەم حکوومەتە مەترسیە بۆ تەواوی مرۆڤایەتی کە ئەلبەت بۆ خۆشی لە هەمان بنەماڵەیە. بەڵام ئەم قسانەی نەتانیاهۆ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ نیشانەی ناڕزایەتی ئیسرائیلە لە وتوێژەکانی نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکا. بەم هۆیەوە نەتانیاهۆ بۆ چەندمین جار جەختی کردەوە کە ئەگەر پێویست بێت ئیسرائیل بە تەنها دژی بەرنامەی ئەتۆمی ئێران هەنگاوی سەربازی دەنێت. بەرپرسانی سیاسی و سەربازی ئیسرائیل بەردەوام ڕایگەێنن کە کۆماری ئیسلامی ئێستا لە لاوازترین دۆخی خۆیدایە و دەرفەت بۆ هێرشی سەربازی بۆ سەر ژێرخانی ئەتۆمی و سەربازی لە ئێران بە تەواوی ئامادەیە. ئەوان هەروە جەختیان لەسەر ئەوە کردەوە کە لە کاتی پێویستدا تەنانەت دەتوانرێت بەرپرسانی باڵای سیاسی و سەربازی کۆماری ئیسلامی بکرێنە ئامانج و بۆ ڕووخاندنی ڕژیمی دەسەڵاتدار لە ئێران فەزاسازی بکرێت. بە سەرنجدان بەوەی کە باسکرا دۆخی هەرێمی و نێودەوڵەتی دوای سێم خولی و توێژەکانی ئەمریکا و ئێران دەتوانرێت بەم شێوەیەدا بڕژێت. ئەمریکا لە پلەی یەکەمدا خوازیاری هەڵگرتنی تەواوی پرۆسەی پیتاندنە لە ئێران و بابەتی موشەکی و گروپە نیابەتیەکان لە پلەی دووەمن. خامنەیش لەژێر فشاری گەورەی سەربازی و ئابووری و بە پەنابردن بۆ باسی ئاشتی ئیمام حەسەن خەریکی ئامادەکردنی فەزای ناوخۆی وڵاتە بۆ تەسلیم بوون. رووسیەش ئامادە بووە بە گێڕانی ڕۆڵی نێوەندگیر
و وەرگری مادە پیتانراوەکانی سەرووی 3% لە ئێران. و لە کۆتاییشدا ئیسرائیل بە وەرگرتنی بۆمبی تایبەت بۆ لە ناوبردنی دامەزراوە ژێرزەمینەکان و سیستمە نوێیەکانی بەرگری و وەرگرتنی چەندین فڕۆکەی جەنگی ڕادارشکێنی F-35 چاوەڕوانی شکستی و توێژەکان و هێرشی چارە نووساز بۆ سەر دامەزراوە ئەتۆمی و سەربازیەکانی کۆماری ئیسلامیە. هەرچەند ئەنجامی ئەم دۆخە بە تەواوی دیار نییە، بەڵام ڕێگایەکی تر بۆ کۆماری ئیسلامی جگە لە تەسلیمبوون نەماوەتەوە، تەسلیمبوونێکی سەرشۆڕانە کە ناتوانێت تەسیر و کاریگەری لەسەر هاوسەنگی هێز لە ناوخۆ نەبێت. ئێستا قسە ئەوە نییە شەڕ دەبێ یان نا، کاڵبەت ئەگەری شەڕ زۆر وێرانکەر مەنزورم ئەوەیە، قسەوەی کە لەر حاڵدا کۆماری ئیسلامی ناتوانێت جێگە و پێگەی خۆی بەتایبەت لە ناوخۆدا و لە نێو لایەنگرانیشیدا بپارێزێ و دابەزینی بەرچاو بەخۆیەوە نەبینێ. ئەمە ئەو دەرفەتەیە کە زۆر جار باسی کراوە کە ئایا بزوتنەوە کۆمەڵایەتیەکان دەتوانن کەڵکی لێوەرگرن، خۆیان بەهێز بکەن و ئاواتی خۆیان بۆ جێگیرکردنی ژن ژیان ئازادی بکەن. چینە سەر نامەی کاکسامان. کاکسامان نووسیوێتی لەسەر چڕکردنەوەی سەرکوت لە کوردستان نووسراوەیەکم هەیە، سێتی لە سیستمی دادوەری ئێراندا لە سێدارەدان تونترین سزایە بۆ بەرەنگاربوونەوەی تۆمەتە ئەمنی و سیاسیەکان. سزای ئێعدام بە تایبەت بۆ ئەو کەسانە بەکاردێت کە تۆمەتبار دەکرێن بە کردەوەی دژی حکوومەت. بەپێی مادەی 287 یاسای سزای ئیسلامی، ئەو کەسانی کە بە تۆمەتی محاربە واتە شەڕ دژی خوددا یان کردەوە دژی ئاسایشی نەتەوەیی تۆمەتبار دەکرێن، لەوانەیە حکمی لە سەدارەدانیان بۆ دەربکرێت. سەرباری ئەوەش بەپێی مادەی 288 هەمان یاسا تۆمەتی فەساد فی الئەرض کە بەواتای گەندەڵی و لاوازکردنی ئاسایشی وڵاتە بە سزای لە سەدارەدان کۆتایی دێت. لە کردەوەدا زۆربەی ئەو ئێعدامانی کە لە ئێراندا جێبەجێ دەکرێن بە تایبەت بۆ چالاکانی سیاسی و ئەندامانی کەمینە ئەتنیکیکەکان وەک نەتەوەی کورد وەک ئامرازێک بۆ سەرکوتکردنی ناڕەزایەتیە سیاسیەکان و ڕێکگرتن لە هەر هەوڵێک بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی و سیاسی لە بەرچاو دەگیرێت. ئەم ئێعدامانە نەک تەنها وەک سزا بەڵکو وەک ئامرازێک بۆ لەناوبردنی هەڕەشە ناوخۆیەکان و سەرکوتکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەکاردەهێنرێن. ئەم مەسەلەیە بۆتە هۆی ئەوەی کە زۆرێک لە پسپۆڕانی مافەکانی مرۆڤ سزای ئێعدام لە سزای ئێعدام لە ئێران ڕەخنە بگرن، بە تایبەت کاتێک کە شایەدی پێشێلکردنی بنەماکانی دادگایی دادپەروەرانە لە دادگایەکاندا دەبن. حکمی ئێعدام لە ئاستی جیهاندا هەمیشە بەرڕەخنەی توندکەوتووە. سزای ئێعدام نەک تەنها پێشێلکردنی مافی ژیانە کە یەکێکە لە مافە بنەڕەتیەکانی مرۆڤ، بەڵکو مەرجەکانی جێبەجێکردنیشی بەگشتی دەبێتە هۆی پێشێلکردنی مافەکانی تری تاکەکان، لەوانە مافی بەرگری و دادگایی دادپەروەرانە. بەپێی مادەی 6 پەیماننامەی نێودەوڵەتی مافە مەدەنی و سیاسیەکان، ئێعدام تەنها دەبێت لە بارودۆخی تایبەت و لە چوارچێوەی دادگایی دادپەروەرانەدا ئەنجام بدرێت، بەڵام لە زۆربەی حاڵەتەکان لە ئێراندا ئەم مەرجانە ڕەچاو ناکرێن. دادگایەکان بەگشتی بە شێوەی نهێنی و بەبێ ئامادەبوونی پارێزەر بۆ تۆمەتبارەکان بەڕێوە دەبرێن و ئەمەش بۆ خۆی پێشێلکردنی ئاشکرای مافەکانی مرۆڤە. ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەک ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان بەردەوام داوایان لە ئێران کردووە کە سزای ئێعدام ڕابگرێت و بنەماکانی دادگایی دادپەروەرانە ڕەچاو بکات. لە کاتێکدا لە زۆربەی وڵاتەکان سزای ئێعدام بە گشتی هەڵوەشێنراوەتەوە یان گەیشتۆتە کەمترین ئاست، ئێران هێشتا بە شێوەیەکی بەرفراوان ئەم سزایە بەکاردێنێت، بە تایبەت بۆ ئەو کەسانی کە بە تۆمەتی محاربە، ئەفساد فی الئەرض و تۆمەتە ئەمنیەکانی تر دادگایی دەکرێن. کاکسامان لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێت خەڵکی کورد لە ئێراندا هەمیشە لەگەڵ کێشە و سنووردارکردنی زۆر لە بواری پاراستنی ناسنامەی کولتوری، زمان و مافە سیاسیەکانی خۆی ڕوبەڕوو بۆتەوە. ئەم سەرکوتکردانە زیاتر بەهۆی داواکاریەکانی ئەم نەتەوەیە بۆ پاراستنی ناسنامەی کولتوری و زمانی دایکی یان تەنانەت داواکاری سیاسیەکان ئەنجام دەدرێن. لەم چوارچێوەیەدا لە سێدارەدانی زۆر بۆ چالاکانی سیاسی و مەدەنی کورد بە تایبەت لە پەیوەندی لەگەڵ ناڕەزایەتیە سیاسی و کولتوریەکان دەرکراوە. زۆر یەک لەم
ئێعدامانە بەتایبەت بۆ چالاکانی سیاسی و کولتوری کوردەکان دەردەچن کە داواکاریەکان بۆ ئازادیە کولتوریەکان و پاراستنی زمانی کوردی و مافە نەتەوەیەکانی خۆیان هەیە. لە کاتێکدا کەمینە نەتەوەیەکانی تریش لە ئێران ڕوبەڕووی کێشە دەبنەوە، ژمارەی لە سەدارەدانەکانی پەیوەندیدار بە کوردەکان بەتایبەت لە بوارەکانی کولتوری و سیاسی زۆر زیاترە لە گروپە ئێتنیکیەکانی تر. ئەم مەسەلەیە نیشاندەری توندی سەرکوت و پێشێلکردنی مافەکانی نەتەوەی کووردە کە لەگەڵ چالاکی سیاسی، مەدەنی، کولتوری و ناڕەزایەتی کە بۆ دەستەبەرکردنی مافەکانی خۆیان خەریکن. کاردانەوەی نێودەوڵەتی بەرامبەر بە سزای ئێعدام لە ئێران بەتایبەت سەبارەت بە ئێعدامی پەیوەندیدار بە نەتەوەی کورد هەمیشە نەرێنی بووە. زۆرێک لە وڵاتان و ڕێکخراو نێودەوڵەتیەکان لەوانە ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان یەکێتی ئوروپا و ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئەم ئێعدامانەیان وەک پێشێلکاری ئاشکرای مافەکانی مرۆڤ محکوم کردووە. ئەم ئێعدامانە زۆربەی جار ڕوبەڕووی کاردانەوەی دیپلۆماسی و گەماڕۆی ئابووری و سیاسی دەبنەوە. سەرڕای ئەم کاردانەوەنە گەمارۆکان ئەنجامی بەرهەستی لە کەمکردنەوەی ژمارەی لە سەدارەدانەکان و گۆڕینی سیاسەتەکانی ناوخۆی ئێراندا نەبووە. لە هەمان کاتداوا پێدەچێت کە دوورە ئەم فشارانە بتوانن کاریگەری لەسەر سیستمی سیاسی ئێراندا بنن و هەندێک جاریش چاکسازی مافەکانی مرۆڤ لەگەڵ خۆیدا بهێنێت. لە ئاستی جیهاندا ئەو وڵاتانەی کە پابەندی مافەکانی مرۆڤ و دموکراسین داوایان لە ئێران کردووە کە سزای ئێعدام هەڵبوەشێنێتەوە و ڕێزی زیاتر بۆ مافەکانی مرۆڤ و ئازادیە تاکە کەسیەکان دابنێت. لە ئاستی جیهاندا زۆرێک لە وڵاتە دموکراتیکەکان سزای ئێعدامیان هەڵۆشاندوێتەوە. لەوانە دەتوانین ئاماژە بە وڵاتانی ئوروپا وەک فەڕەنسا، ئاڵمان و ئینگلیس و هەروەها وڵاتانی ئەمریکایی لاتین بکەین. لەم وڵاتانەدا سزای ئێعدام چیتر وەک ئامرازێکی یاسایی بۆ ڕوبەڕووبوونەوە بە تاوان بەکارنایەت و لە جێگەی ئەوە سزای جێگرەوە و چاکسازی بەکاردەهێنرێت. هۆکاری جۆرا و جۆر بۆ هەڵۆشانەوەی سزای ئێعدام لە وڵاتە دموکراتیکەکاندا هەیە کە لە درێژەدا ئاماژە بە هەندێک لە گرنگترینیان دەکەین. مافی ژیان بە پێی پەیماننامە نێودەوڵەتیەکان مافەکانی مرۆڤ. مافی ژیان یەکێکە لە مافە بنەڕەتیەکانی مرۆڤ کە نابێت بە ئاسانی لێ بسێندرێتەوە. سزای ئێعدام وەک سزایەکی گەڕانەوە بۆی نییە و سندنەوەی یەکجارەکی مافی ژیان ڕخنەی لێگیراوە. ناشیاوی گەڕانەوەی سزاکە ئەگەر کەسێک بە هەڵە حکمی ئێعدامی بۆ دەربچێت هیچ جۆرە قەرەبووکردنەوەیەک ممکن نابێت. هەڵەی دادوەری لەم بوارەدا دەتوانێت کارە ساتفار بێت. زۆرێک لە وڵاتانی کە سزای ئێعدامیان هەڵوەشاندوێتەوە جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە دەبێت ڕێگری لە هەڵەی دادوەری بکرێت. کەرامەتی مرۆیی و مرۆڤدۆستی ئەڵێ سزای لە سەدارەدان نابێت لە بارودۆخی نادات پەروەرانە و بە پێشێلکردنی مافی تاکە کەسیەکان ناکۆکە کە لەگەڵ بنەماکانی مرۆڤ دۆستی و ڕێزگرتن لە کەرامەتی مرۆڤ. لە زۆرێک لە وڵاتە دموکراتیکەکاندا مافەکانی کەمینەکان بەتایبەت لە بواری کولتوری، زمانەوانی و کۆمەڵایەتی بە وردی پێناسەکراوە و ڕەچاو دەکرێت. لە ئێراندا کەمینەکانی وەک نەتەوەی کورد ڕوبەڕووی ئاستەنگی جددی لە بواری ڕەچاوکردنی مافە سیاسی، ئابووری، کولتوری و زمانەوانیەکانی خۆیان دەبنەوە. سزای ئێعدام بەتایبەت بۆ چالاکانی کولتوری و سیاسی کوردەکان وەتە ئامرازێک بۆ سەرکوتکردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان. لە ئێراندا لێکۆڵینەوەی دادوەری زۆربەی جار بەبێ ڕەچاوکردنی بنەماکانی دادگایی دادپەروەرانە ئەنجام دەدرێت. لە زۆربەی حاڵەتەکاندا تۆمەتباران دەستیان بە پارێزەر ناگات و لە مافەکانی بەندیان و بەرگری یاسایی خۆیان بێبەش دەکرێت. ئەم دۆخە بەتایبەت لەو حاڵەتانەی کە لە سێدارەدان بۆ کەمینەکان و چالاکانی سیاسی دەردەچێت پێشێلکردنی ئاشکرای مافەکانی مرۆڤی بەدوادا دێت. ئەشکەنجە و خراپ مامەڵەکردن لەگەڵ تۆمەتباران لە پرۆسەی لێپێچینەوەکاندا لەو بابەتانەیە کە لە یاسای نێودەوڵەتیدا بەڕوونی محکوم کراوە و بەداخەوە لە هەموو دۆسیەکانی چالاکانی سیاسی و مەدەنی کوردستاندا بینراوە. لە زۆربەی حاڵەتدا تەنانەت لە قۆناغی دیوانی باڵای وڵاتدا دۆسیەی چالاکانی کورد بەبێ خوێندنەوە لەلایەن دادوەرەوە پەسەند کراوە کە ئەمە نمونەیەکی ڕوونە لە سیاسی بوونی بڕیارەکانی دادوەری و ڕێبازی لە ناوبردن یان سادەتر بڵین جۆرێک لە کوشتنی حکوومەتیە. لەبەر ئەم هۆکارانە دروشمی هەڵوەشانەوەی سزای ئێعدام و ئازادی زیندانیە سیاسیەکان بۆتە دروشمی سەرەکی لە بزوتنەوەی شۆڕشگێرانە
لەسەر تاسەری ئێران. خم كدريم قمشين بيتنا وخم كدريم قمشين لخبا وياي قمشين بوي الشابول كاونت بقر مول الفو هواور وهرشنو يش دخو نخوبتي واوري حروري شاو خاددن باوي بيرفضت او حوري هاو سنجر او روي هزينا بري مربت لاستاكو توم هزينا بري مربت لاستاكو شوك قامي تودش ما بان قوازاريا شوك قامي تودش ما بان قوازاريا توجي ايدن ويدني تبي شمسان توجي ايدن ويدني شمسانا وبالرزيبا بريني سردني برجانوي وبالرزيبا بريني سردني برجانوي بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەیشتینە بەرنامەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاسان دەکەین بۆ ئەوەی کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون هیوادارین کە بەرنامە هەفتەیەشتان بەدڵ بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت دووبارە چاوەڕێی نامەی ئێوەی ئازیز و خۆشەویستین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمەن پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن تا جمعەیەکی تر و بەرنامەیەکی تری ئێمە و بینەران هەر شاد و بەختەوەر بن.